بەڵێ هەروەکوی کە لە راپۆرتەکەدا بینیتان کۆمەڵی خوێندکار کە 8 خوێندکار بوون ئەم ئۆتۆمبیلیان دروستکرا بە خۆشحاڵیەوە زەریا یاروێیس کە خوێندکارێکە کە خوێندکاری ئەندازیاری وزە و میکانیکە لە زانکۆی ئەمریکی یەکێکە لە نوێنەری ئەو خوێندکارانە کەم کاریان کردووە بە خۆشحاڵی لە سۆدیۆ میوانمانە زەریا خان زۆر بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس ئەمڕۆ زۆر پێ خۆشحاڵم کە لێرەم زۆر سپاسی میوانداریتانەکەم بەخێرەوەی سەرچاوم. زەریا خان باسێکی خۆتان توتانە لە سفرەوە هەتا کۆتایی خۆمان دروستمان کردووە حتمما ئیشێکی ئاواشە بێ بە قۆناغی جیاوازە ڕۆیشت بێت تا بیرتان لێ کرد بێتەوە و گەشت بن بەوەی کە بڵێن یەڵە ئەمەیان دروستەکەین قۆناغەکانی دروستکردنی میشەتان چۆن بوو؟ خۆی ئەمە بەحسەکەمانە بۆ وەکو هەموو خوێندکارێکی ئاسایی ئێمە بەسەر کەوتووی بتوانین خوێندن تاواکەین پێویستمان بەحسکەین. ئێمە خۆمان کرد بە تیمێکی 8 کەسی 8 خوێندکار بووین لە ئەندازیاری وزە و میکانیک بێکاتە بووین بە دوو ستێجا ڕۆشتین بە دوو سێ مانگیا ڕۆشتین یەکەم جار دیزاینمان کرد چەند دیزاینێکمان کرد بۆیە ستانداردەکانی ئەو ئۆتۆمبیلانی تیابێت کە با وزەی خۆر ئیشەکەن. دوایەوەی کە دیزاینمان کرد هاتیم بە دوای ماوەدا گەڕین لێرە بەڵام نەمانتوانین ماوەدامان دەست بێت بۆیە چەند جارێک بە چەند خۆناغێکا دیزانەکەمان گۆڕی بۆ دوجار قرارمانە کە شێوەی دڵۆپەیەکی ئاوی هەبێ لەبەرەوەی وەزنی ئەمانە زۆر کەشێکی کەمیان هەیە بۆ ئەوەی پەستانی هەواکە بە یەکسانی دابش بێ لەگەڵ ئەوەی سێ تای هەبێ. باشە بۆ ئەوی کە ئەم دیزاینە بکەن کە لەگەڵ ئیشەکەی خۆتان دابگونجێ لە کواڵەتی شەکەتان نایە خوارەوە ینی بۆ نمونە ئەگەر دیزاینێکی تر وای باشترە بوو خۆی دیزاینەکەی دڵۆپەیەکاوە بەڵام ئێمە نەمانتوانی بە تاواتی شکلی دڵۆپەیەک ئاوی بینێ لەبەرەوەی ئەو ماوەدانی لای ئێمە بوو نەمان ئەتوانی بەو شێوەیە کە خۆمان ئەمانەوێ ئیشکڵی بکەین. باشە سەبارەت بە ئەو دیزاینی کە کردوتانە چەند پەیوەندی هەیە بۆی کە بە وزەی خۆر کارەکات ینی شێوەکەیم بینی لە راپۆرتەکە شابینەرەکانمان بینیوانە کە شێوەکەی چۆنە ئەم شێوازە ڕەبتی چییە بۆی کە بۆ نمونە خۆی بگونجێنە لەگەڵ بابەتی سروشت و ژینگەیە یان پەیوەندی هەبێ بە وزەکەەوە ئەکرا دیزاینێکی تر بێ بە شێوازێکی تر بێت؟ خۆی ئەم ئامانجی سەرەکی ئەم سارەیە ئەم ئۆتۆمبیلە سێ هۆکاری زۆر ئەرێنیە یەکەم بۆیە ژینگە دۆست بێ هەموو وزەی ئەمە کە بە 6 باتری و بە 4 پەنەڵ ئیشەکە لە خۆرەوە وەریەگرێ. دومیش ئێستا ئەزانی قەیرانی گاز و بانزینمان هەیە ئەمە لەم قەیرانەیە بۆ ئێمە چارەسەرێکی زۆر باشە. سێم ئێمە ویسمان کەمە خاڵێکی وەچەرخان بێ پیشانی خوێندکارەکانی تر بین کە ئێمە ئەتوانین ئەم ئیشە بکەین. ڕاستە ئێمە مەوادمان نەبوو ئەوەشی کە لەناو سارەکەیە بەکارمانێنەوە هەمووی لە ئۆتۆمبیلی دیکە ئەو ئۆتۆمبیلانی کە ئیش ناکان لە ڕووداوێکی هاتوچۆیەتی چوون ئێمە چون پایەکانیمان هێناوە ئێمە چون کوشنەکەیمان هێناوە سوکانەکەیمان هێناوە. باشە زەریا خان ینی پێشتر ئەزمموی جۆری جیاواز لە ئۆتۆمبیلا هەبووە بۆ نمونە ئۆتۆمبیلانی کە دەوترا ئەکرێت بە شەحن بەکارەبا بە شتێکی لەو جۆرە ئیش بکەن خەڵک هەستەکە کەمانە دیوی خراپیان هەیە دیوێکیانەیە کە تیا ئیتر کار ناکەن ئەم ئیشەی ئێوە چەندێک نزیکەلەوەی نەجاحەتی تەواوەتی بێنێ بۆ نمونە ئەگەر بۆ بازاڕەکانی جیهانیش نەبێ بە یەکەم دانە کە بەکاربەردەستی بۆ بەرێ هەرچەندە نزیکەلەوەی کە لانی کەم ببێ بە نیوەی بەکارهێنان ئەوەی کە بە وزەی خۆر کار بکە. پرسیارێکی زۆر جوانە لە وڵاتێکی وەکو ئێمەیە کە هەر چوار وەرزەکە زۆر بە جوانی تیا دەرەکەوێت لە هەر چوار وەرزەکەیە خۆرێکی زۆر باشمان هەیە بە وڵاتێکی وەکو ئێمە سەرکەوتنێکی زۆر باش بەخۆیەوە بینێ ئێمە یەکێک لە دەستکەوتەکانی کە بەڕاستی زۆر دڵخۆشکەر بوو بۆ ئێمە ئەو بوو ئێمە واماندانا بوو ئێمە تەسەورمان نەئەکرد لە بۆ تاقەکەمی بۆ وەزە خۆرە بتوانێت 3 نەفەر هەستێنێ ئێمە تەنها یەک کوشمان تیادانا بۆ 1 نەفەر ئەم توانی 3 نەفەر زۆر بە هەمان خێرایی بە هەمان قووەت هەستێنێ. فکرەکە چۆن بوو ئێمە لەبەری 8 خوێندکار بووین دایمەن ئاڵوگۆڕی فکریمان هەبوو ئێمە حساباتمان بۆ ئەکرد بە بەردەوامی لەگەڵ ئێمە مامۆستاکەمان دکتۆر ئەمین سناوی کە زۆر یارمەتی دەرمان بوو توانیمان ینی بە کەمترین تێچوو بە باشترین کوواڵتی دەریبێنین. باش لە قسەکان تا قسەیەکە کرد بە فرسەتی ێزانم کە تاواتویەکەم لەگەڵ دەرچوویەکی زانکۆیان لە کەسێک کە ئەزمموی هەیە لەگەڵ وزە و پەیوەندی هەیە بە ناونیشانەکەتەوت لە کوردستانە وزەیەکی زۆر باشمان هەیە چون سود لەم وزە خۆرە وەربگیرێ بۆ نمونە بۆ بەرهەمێنانی کارەبا تەسەوور ئەکەی وەکو خوێندکارێک ئەم ئەزمونەت هەیە ئەم وزەی کە لە هەرێمی کوردستانە بەردەستە بتوانین چی پێ بکەین؟ ئەم وزەیەکی ئێمە هەمانەکەڵین لە تشکی خۆرەوە وزەی سەوزن یعنی کۆتایی نایەت ئێمە چەندێکی لێ بەکاربێنین بە هەمان مادە ئەمان ئەتوانین دەستمان کەوێتەوە ئەتوانین بۆ لایەنی سیارە لە وڵاتێکی وەکو ئێمەیە کە سیارە ئۆتۆمبیل زۆر بەکارێنین ئەتوانین بەو لایەنە هەم لایەنی ژینگە دۆستە بێ هەم بۆ وەکو بڵێ ئێستا گازۆلین و غاز و ئەوانە قەیرانە هەم بۆ ئەواتوانین هەم ئەتوانین بۆ هەلی کار بێ بۆ گەنجەکانی تر.
گەلێک سپاس بۆ ئامادەبوونە زەریاخان ئەرکە کێشا بۆ هیوایم کە بەرەو پێشچوونی زیاتر لە کارەکانتانە هەبێت دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونە.